هاواری عفرین لە دووەم ڕۆژیدا بەردەوامە بە خۆشحاڵی ئەمڕۆ هاوڵاتیان هاوکاریەکانیان زیاتر گەیاندووە بۆ کەمپینی هاواری عفرین. بەم مەبەستەش ئەمڕۆ بەڕێز مامۆستا مەسعود خاڵق سەرۆکی دەستگای ستاندارد پشتگیری خۆی بۆ کەمپینەکە ڕاگەیاندووە. جەنابیان لە دوانەی دەداتن با بخۆشن. بەنای خی گەورە و میهرەبان، ئێمە ماوەیەکی دوور و درێژە لە کوردستان گەورە دابەش کرایی، بە تایبەتی کوردستانی ڕۆژئاوا یەکجار زۆر چەوسا بوونەوە، خەریک بوو کورتبوون لەوێندری بتە شەر لە کاتێکدا لە شۆڕشێکدا لە ڕاپەڕینێکدا ئێستا وجودێکی قانونی و سیاسی زۆر گەورەیان لە بۆ دروست بوو. جێگەی داخ نییە، بەڵام جێگەی داخیشە کە تورکیا ئیدعای ئیسلامی دەکا، ئیدعای ئەوە دەکا کە دڵی بە شعبی فەڵەستین دەسووتێ، بەڵام لە یەک کاردا دێ لە سێ پارچەی کوردستان دەدا: کوردستانی سەر و ڕۆژئاوا لە کوردستانی خواروش، تەنانەت پەلاماری کەرکووکی تر. لەو کاتەدا هێرشێکی زۆر ناڕەوای کردوتە سەر عفرین و میلەتی عفرینیش بەرکودان و بەرگریەکی وای کرد کە ئەگەر لێرە لە هەشت باشووری کوردستان ئێمە تۆزێک سەرشۆڕ برای، ئەوان وا ئەو سەرشۆڕەی ئێمە بەرزەکەن. بۆیە یەکجار زۆر پێویستە هەموو کوردستان یارمەتی ئەوانە بدەن. لە هەمان کاتدا داواش دەوان دەکەین ئەگەر سەرکەوتوو بێت بە سەرکەوتنیش بەڕێوەیە ئینشاءڵڵا مراعاتی کەلتور و ئاین و پێشهاتی کوردستان بکەن بۆ ئەوەی ئەو ئەزمونەی لە ڕۆژئاوا دروست بووە مەقبول بوو لە ناو کوردستان و لە نێو دەوڵەتێکی تر.